خوێندکارێکی تاقیکردنەوە دەرەکیەکانە بەهۆی نەگونجاوی بارودۆخەوە لە خوێندن دابڕاوە. ماوەی 4 ساڵە دەیەوێت تاقیکردنەوەی دەرەکی ئەنجام بدات، بەڵام بەهۆی ئەوەی وەزارەتی پەروەردەی عێراق کەرکووکی لە تاقیکردنەوە دەرەکیەکان بێبەش کردووە، ناتوانێت درێژە بە خوێندن بدات. ئێستا منێک کە 3 ساڵ بۆ 4 ساڵ لە تاقیکردنەوە دەرەکیەکان بێبەش کراوم، مافم خوراوە. مافەکەم ئەوەیە من ئێستا متوانی ئەگەر ئەو کاتە بڵێن نازیح بوومایە، ئێستاگانە زانکۆشم تەواو کرد، کولێ و مەحادیشم تەواو کرد بوو، ئێستا لە مەرحەلەیەکی تری ژیانە بووم. بۆیە من بە پاساوی دەزانم و هەست دەکەم دەستی لە پشتەوە هەستی لێرەشا داواکاریم هەیە. داواکاریم هەیە لەلایەنی پەیوەندیدار ڕێکخراوە خوێندکاران و لاوان کە بەتەنگ ئەو خوێندکارانەوە بن کە 3 ساڵە مەحرومن لە تاقیکردنەوەی دەرەکی. ئەمە نمونەی زیاتر لە 1000 خوێندکاری کەرکووکە کە دەیانەوێت تاقیکردنەوەی دەرەکی لە قۆناغەکانی ئامادەیی و ناوەندی ئەنجام بدەن. وێڕای چەندین داواکاری بۆ دووبارە گەڕانەوەی تاقیکردنەوەکان، بەڵام تاکو ئێستا هیچ وەڵامێک نەبووە. 4 ساڵە شاری کەرکووک یاخود کەرکووچیەکان بەگشتی بێبەش بوونا وەکو سزایەک سزا دراون کە لە قۆناغی ناوەندی و قۆناغی ئامادەیەکان ناتوانن کوڕانی شاری کەرکووک بە سەرجەم خوێندنەکانەوە خوێندنی زمانی کوردی، زمانی عەربی، تورکمانی و کورد و ئاشووری یاخود سریانی ئەم تاقیکردنەوە دەرەکیە لەم شارەیە ئەنجام نادرێ و دوو ڕێگەیان لە بەردەمیان داناوە، یا ئەوە تا دەچن لە شارەکانی عێراق با بڵین وەکو مووسڵ و وەکو بەغدا لەوێ امتحانی دەرەکیەدەن و بۆ خوێندنی کوردیش تەنها شاری تکری دەستنیشان کراوە. پێم وابێ ئەمەش هەنگاوێکی زۆر قورسە، هەموو کەسێ ناگاتە تکری دیارەمە تێچوویەوێ بڕێک پارەیەوێ مەسرەفیەوێت لەبەرەوەی ماوەی ئەو چەند ڕۆژی تاقیکردنەوەانە بێ لەوێ بمێنێتەوە بەدەر لەوە لە ڕوە ئەمنیەکەشێوە ڕەنگە گونجاو نەبێ بۆ هاوڵاتیانی کورد و بۆ خەڵکی شاری کەرکووک. ئێمە لێرەوە داوا لە حکومەتی عێراقی فیدراڵەکەین بەم بڕیارەیە بچێتەوە. بەڕێوەبەری گشتی پەروەردەی کەرکووک نازانێت ئاخۆکەی جارێکی تر تاقیکردنەوە دەرەکیەکان دەگەڕێتەوە کەرکووک. تاکو ئێستاش پەروەردە لە چاوەڕوانی تاقیکردنەوە دەرەکیەکان ماوەتەوە. لحد الآن يعني إن شاء الله السنة هذه ئەمساڵ تاکو ئێستا باشە، ئینشاءڵڵا باشە بێت. إن شاء الله خير. تاکو ئێستا نییە، بەڵام چاوەڕوانی وەزارەتی. إن شاء الله تأمل خير من الوزارة. 4 ساڵ بەر لە ئێستا دوای ئەنجامدانی تاقیکردنەوە دەرەکیەکان، ئەنجامی تاقیکردنەوەی دەرەکی کوڕان سەرجەمیان بەگزی یاخود قۆپیا هەژمار کران. لەو کاتەوە تا ئێستاش کوڕانی کەرکووک لە ئەنجامدانی تاقیکردنەوەی دەرەکی بێبەش کراون. کارۆن محەممەد کورساد نیوز، کەرکووک.